ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم ئەمڕۆ هەواڵە ئابوووریەکانتان پێشکەشەکەم. بێگومان ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە. جلوبەرگ یەکێکە لە هێماکانی شوناسی نەتەوەیەک وە کورد توانیوێتی بە درێژایی مێژوو سەرڕای ئەو هەموو ئاستەنگە کە پێیدا تێپەڕیوە، سەرڕای ئەوەی کە زۆر هەوڵدراوە بۆ ئەوەی کە جلوبەرگی کوردی گۆڕانکاری بەسەرا بێ و نەمێنێ و هەروەکو زمانەکەی کە حتمما هەوڵی زۆری لەگەڵدراوە، بەڵام کورد توانیوێتی جلوبەرگەکەی بە ڕەسەنی بهێڵێتەوە و ئەو مۆرکی ڕەسەنایەتی کللتوریەی هێشتا پێوە دیارە بۆیە ئەم ڕۆژە لە هەموو کوردێک لە سەرانسەری جیهان پیرۆزەکەم. هەواڵە ئابوووریەکان سەرەتا بە هەواڵێک سەبارەت بە موچە دەست پێیەکەم بە گوێرەی دوایین زانیاری کە بە کورسات نیوز دراوە بڕیاری ناردنی پارە بۆ موچەی مانگی دووی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە دەستی محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراقا. تەیفسامی بە وەفدی دارایی هەرێمی وتووە سەرۆک وەزیرانی عێراق ئەبێت بڕیار لەسەر ناردنی پارەی موچە بات. بۆ پێش وەفدە داراییەکەی هەرێم قسەی کۆتاییان لە وەزارەتی دارایی وەرگرتووە و کارەکانیان کۆتایی پێهاتووە. سەرڕای کۆتایی هاتنی کاری وەفدەکە هێشتا نەگەڕاونەتەوە بۆ هەرێم و بە نیازن کاتێک بگەڕێنەوە کە بڕیاری ناردنی موچەی مانگی دوو درابێت. لە 26 شوبات بێگومان لیستەکە بۆ بەغدا نێردراوە. ئێستێ هەموو چاوەڕێی بڕیار و چاوەڕێی دەستی محەممەد شیع سوودانی. پرۆژەی ڕووناکی دەنگدانەوەیەکی زۆری هەبووە و کەمتر لە هەفتەیەکی شاکە لە دەگەڕەکی شاری سلێمانی دەستی پێکردووە. حتمما دەنگ و باسێکی زۆر قسە و باسێکی زۆری لەسرە سەبارەت بە نرخەکەی، سەبارەت بۆی کە مۆلیدەکان چیان بەسەردێ. لێرە هەندە زانیاری وەرەگرین، دواتریش لەگەڵ میوانێک زیاتر با تێر و تەسەلی حتمما قسە لەسەر ئەو بابەتە ئەەکەین. لە هەرێمی کوردستان ژمارەی مۆلیدە ئەهلیەکان 5500 مۆلیدەن. لە هەرێمی کوردستان 5500 مۆلیدەمان هەیە کە ئەگەر بە تێکڕایی وا لە بەرچاو بگرین کە 5 بۆ 6 کەس لە هەر مۆلیدەیەک ئیش بکات 30,000 کارمەندیان هەیە و بە مۆلیدەکان وتراوە کە لەم ماوەیە کە پرۆژەی ڕووناکی جێبەجێکرێت بمێننەوە وەکو جێگرەوە بمێننەوە کە ئەگەر دنیا بوو پرۆژەی ڕووناکیەکە کێشەی تێکەوت هاوڵاتیان کارەبایان بڕە مۆلیدەکان وەکو جێگرەوەیەک کارەبابن بە هاوڵاتیان. هەرچەند ئەمە دواتر بۆتان باسەکەم کە مۆلیدەکان و توانە کێمە ئامادەنین ئەوە بکەین. دابینکردنی گازوایلی مۆلیدەکان لە ساڵی 2014 لە کاتی داعشەوە لە بازاڕی ئازاد بۆ پێشتر پاڵپشتیەکران. ئێستا ئەو پاڵپشتیە نەماوە لەو کاتەوە و لە بازاڕی ئازاد دابینیەکەن و مانگانە نزیکەی 100,000 لیتر گازوایل بەکار ئەهێنن بە تێگڕایی. حتمما بە ینی جۆری مۆلیدەکە ڕەنگە تا ئاستێک جیاواز بێت. نرخی 1 لیتر گازوایلیش بە 640 دینارە، لەوانەیە شتێک کەمتر بەڵامی تر بە تێگڕایی نرخەکەی بەو شێوەیە. بە زانیاری زیاتر هەر سەبارەت بەم بابەتە وەربگرین. بەڵێ تێچووی دابینکردنی 1 ئەمپەر لە مۆلیدەکان $100. ئەم $100 ینی لەوانەیە بۆ 15 ساڵ ئەو تێچووی هەبێ بۆ 1 ئەمپەر، وانییە کە بەردەوام بۆ دابینکردنی ئەو 1 ئەمپەرە هەموو مانگێک بەردەوام $100 تێچووی هەبێ. لەوانەیە بۆ نمونە بەو تێچووە 15 ساڵ ئیشی پێ بکەن. هەر مۆلیدەیەک نرخەکەی 200 بۆ 300,000 دلار ناتوانین بڵین دۆلارە، بڵین دۆلار بووە. لەبەرەوەی کە لە دوای ئەم پرۆژەی ڕووناکیەوە نرخەکانیان دابەزیوە، ئەڵێ 120,000 دلار نرخەکەی دابەزیوە. دابەزینێک یەکجار زۆری بەخۆیەوە بینیوە. خاوەن مۆلیدەیەک ئێمە قسەمان لەگەڵ کردو بە دوواداچوونمان بۆ کردووە، ئەڵێ ساڵ و نیوێک نابێ مۆلیدەیەکم کڕیوە بە بازاڕیەکەی نرخەکەی بڵین بە 30 دەفتەر
بەڵام ئێستا تەنها کە ئێوە بیفرۆشێت 8 دەفتەری بۆ کاڵێ ئێمە زیانێکی گەورەیە واگەر قەرەبوو نەکرێمەوە حتمما زیانێکی زۆر لە ڕووی داراییەوە ئەبینێت. وەزارەتی کارەباڵێ نرخی کارەبای 24 سعاتی پاڵپشتی کراو ئەبێت حتممەوە دڵنیاییەکە بۆ هاوڵاتیان کە ئەو دەنگۆیە هەیاڵەن و کارەبایە گران ئەبێت. وەزارەتی کارەبا ینی ئەڵێت کە نەخێر بە پاڵپشتی کراوی ئەین شتەکە بۆ شێوەیە نابێت کە باسی لێکرێت بەڵام ئەوەی کە ئەوترێت نرخی کیلۆواتێک کارەبا 150 دینارە. کیلۆواتێک کارەبا کاڵین 150 دینارە بۆی کە بە زیاتر بۆ هاوڵاتیان ڕوون ببێتەوە 10 ئەمپێر بۆ 24 سعات لە مانگێکە 250,000ەکەوێت ئەگەر ئابم پێ بێت. بەڵام ئەگەر 10 ئەمپەرەکە بە بەردەوامی ئیشی پێ بکرێت حتمما هەندێک خێزان هەیە کە کەمتر ئیشی پێکات بۆ نمونە هەندێ کەلوپەلی ناوماڵ هەیە کە زەرور نییە بیکوژێنێتەوە مەصرفەکەی کەمتر بێ بەڵام ئەگەر بە بەردەوامی کاری پێ بکات بۆ 10 ئەمپەر لە 24 سعاتا لە مانگێکا 250,000 پارەی کارەبا بێبات و ڕێژەی فۆڵتیەکەش حتمما زیاد و کەمی ئەکات. خەرجی وەزارەتی کارەبا 2 ملیار دۆلارە دیسان ئەمەش مەبلەغێکی زۆرە کە وەزارەتی کارەبا باسیەکات بۆیە ئەوە هۆکارێک ئەبێ بێت بۆ گرانی نرخی کارەبا و بە پێی کیلۆواتیش نرخ دیاری ئەکرێت واتە هەر چەندێک کارەبا بەکار بهێنیت بەو پێەیە پارەی کارەبات زیاد و کەمە بێت و بڵێن پسوڵەی کارەبات بۆ دێتەوە گەر زانیاری زیاترمان هەبێت سەبارەت هەر بەم بابەتە. بەڵێ ئەحمەد موفتی ئەڵێت پێویستمان بە 20 ملیار پێ سێجایە بۆ دابینکردنی کارەبای 24 سعاتی واتە 20 ملیار پێ سێجا غازی سروشتی پێویستە بۆ ئەوەی کە بتوانن وێستگەکان ئیش پێ بکەن و کارەبای 24 سعاتی بۆ هەرێمی کوردستان دابین بکەن. بەڵام هەر سەبارەت بەم بابەتە وەکو وتمان کەمتر لە هەفتەیەکە کە ئەم پرۆژێ ڕووناکیە لە دەگەڕێکی سلێمانی دەستی پێکردووە مۆلیدە ئەهلیەکان کاریان پێ ناکرێت هەرچەند لە بەرەوەی پرۆژەکە لە قۆناغی تاقیکردنەوەیە داوا لە مۆلیدە ئەهلیەکان کراوەکە ئامادەی ئەویان هەبێت لە کاتی بڕانی کارەبا ئیش بکەن ئەوان ڕازینین بۆ بڕیارەوە ڕەدی ئەکەنەوە سەبارەت بم بابەتە راپۆرتێکمان هەیە بابینەریبی. نزیکەی هەفتەیەکە مۆلیدە ئەهلیە کاری پێ نەکراوە. لە دەگەڕێکی سلێمانی پرۆژێ ڕووناکی کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە بەهۆی ئەوەی پرۆژەکە لە قۆناغی ئەزموونیدایە بڕیار وایە تا 6 مانگ مۆلیدە ئەهلیەکان لە کاتی بڕانی کارەبای پرۆژەکە کارەبا دابین بکەن بەڵام خاوەن مۆلیدە ئەهلیەکان دەڵێن ئەو کارە ناکەن چونکە ئەو بڕەپارەی وەک قەرەبوو پێیان دەدەن وەک پێویست نییە و ناتوانن بەو جۆرە هیچ گرێبەستێک ئیمزا بکەن تەنیا لە کاتی جێبەجێکردنی مەرجەکانیان نەبێ. خاڵەکان کێلوانێمە لە سنتەری شاری سلێمانیە باج ڕسوماتێکی زۆرمان لەسرە درێ داوامان کولە باج و زەریبێ ببەخشرێن کە شتێکی زۆر کەمیانی مۆریدەیەک ساڵی ملیۆنێک و 100,000دا هەمانە 2 ساڵی لە هەمان 3 ساڵی لایە دووەمیان ئەوە بکرێت بە ئەمپێر هەر ئەمپێرێک 2000 نەحساب بکرێت بۆ خاڵ مۆریدەکان ئەو پارێش کە ئەدرێ بانقێکی معتەبەر بێ کە پارەکەی بچێتە سەر حەو مۆریدەشمانێ لە ناو بازار شوێنەکان کرێ حسابێکی تایبەتیش بۆ ئەوان بکرێ. تا ئێستا لە قۆناغی یەکەمدا نزیکەی 9,000 هاوبەشی کارەبای ماڵان و بازرگانی لە پرۆژەکە سوودبندن بەڵام هەر لە سەرەتاوە هاوڵاتیان گلەیوگازندەی زۆریان دەربڕی و دەڵێن کە نرخەکەی زۆرە و ناتوانن مانگانە ئەو بڕەپارە زۆرە بدەن بە کارەبا و دەیانەوێ نرخەکەی بۆ ئاستێکی کەمتر داببەزێنرێت. ئەنێ خەڵەکەی ئەڵێ من کامێرای ماڵەکەم کوژانێتەوە لەبەر ترسی کارەبا ئەوە لە هیچ وڵاتێکی دنیا بڕۆ ناکەم شتیوە هەبێت تۆ مانگی 400-500,000 کێ بۆی دابی نەکرێ یعنی مەگەر کەسانێک کە عیملاق بن و ملیۆنەر بن وی لا هیچ کەسێک ڕازی نابێ بە وەزع و بەو سعرە شتێکی زۆر باشە یعنی ئێمە 24 ساعت کارەبا هەبێ زۆر شتێکی باش بەڵام بگونجێ لەگەڵ خەڵکە لەگەڵ داهاتی خەڵکا بگونجێ شتێک ئێسم من کەس دەزانم یان ماڵە زانم داهاتەکەی ئەوە نییە تۆ شتی کارەبایکی لەسەر زیون کەیتەوە کرێخانووی بۆ نادرێت جەورە کارەباش بە یعنی ئەبێ ئەو سعرە دابەزێ بەڕاستی شتێکی باش. پلان وایە تا مانگی هەشتی ئەم ساڵ لە تەواوی سنتەری سلێمانی پرۆژێ ڕووناکی جێبەجێ بکرێت و 570 مۆلیدەش کە لە سلێمانی بوونیان هەیە لا ببرێن لەبارەی هەنگاوەکانی داهاتوی پرۆژەکە
کورساد نیوز پەیوەندی بە لێپرساوانی بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانیەوە کرد، بەڵام ڕایان گەیاند ئەوان لایەنی پەیوەندیدار نین بە پرۆژەکەەوە و تیمی پرۆژەی ڕووناکی ڕاستەوخۆ خۆی سەرپەرشتی دەکات. نرخی کارەبای 24 ساعتی پرۆژەی ڕووناکی لە 5 وڵاتی ئەوروپی گرانترە. حکوومەتی هەرێمی کوردستانیش دەڵێت تا ساڵی 2026 دەبێت تەواوی هەرێمی کوردستان بۆ سیستمە کارەبا وەربگرێت. داواکاریەکانی خاوەن مۆلیدە ئەهلیەکان و هاوڵاتیانیش دەکرێت بە راپۆرتێک و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باس دەکرێت. بەڵام دیار نییە داواکاریەکانیان پەسەند دەکرێت یاخود دەچێتە سەر ئەوانەی دیکە و هەر بە هەڵپرسێدراوی دەمێنێتەوە. بڕوابادین کورساد نیوز سلێمانی. بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بە پرۆژەی ڕووناکی ئەو باس و خواستانەکە لەسەر ئەو بابەتە هەیە لێرە لە ستۆدیۆ عوسمان محەممەد سەرۆکی کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان لەگەڵمان ئامادەیە کاک عوسمان زۆر بەخێر هاتن. ڕۆژی جلی کوردیش لێەوە پیرۆز بێ دیارە بێگومان بۆ بۆنێەوە ئێوەش جلی کوردیتان پۆشیوە. کاک عوسمان سەرەتا با بۆ دەست پێ بکەم جارێکە زۆرترین باس و خواست کە هەیە سەبارەت بە پرۆژەی ڕووناکی ئەو زیانەیە کە بەر خاوەن مۆلیدەکانەکەوێت و ئەوەی کە ئەوانەڵەن زیانێکی زۆرمان بەرەکەوێت بە قەرەبوو بکرێنەوە. ئەمە بۆچی شۆک بوو بۆ ئێوە ئەم پرۆژەیە کتوپڕ بوو پێشتر ئامادەی ئەوەتانتیان نەبوو ئەمە ڕووبات چۆنە یعنی کە ئامادە نەبوون بۆ ئەو زیانە؟ وەکو شۆکەکە شۆک نییە ئەوان تقریبان بۆ ساڵێکە بێت لە هەولێر تێستێکیان کردووە تقریبان 2 گەڕک 3 گەڕک لە هەولێر کرابوو هەتا مانگی 11 لە مانگی 11 بە دواوە تا ئێستا 7 گەڕک لە هەولێر کراوە. بەڵام کێشەکە ئەوەیە بەو گرانیە بۆ ئێمە شۆکە بۆ خەڵکی شۆکە ئێمە وەکو مۆلیدەکان ئیشی حڕی خۆمانەکەین بزنسە بەڵام بۆ ماوەی 20 ساڵ بۆ 25 ساڵ ئێمە خزمەت بەم وڵاتەوە بەم شارەکەین ئەوانە کەوتۆ سەر حکوومەتێ ئەگەڵ هیچ قەرەبوو ناکرێنەوە بۆ ئێمان هێناوە کە ئەو بەرنمەیە تا 6 مانگە لە 6 مانگە مۆیلەکان نابێ هەڵگرینەوانێ ئیشی پێ بکەن هەست کاتێک کاربانی نیشتیمانی بڕە ئیش بە مۆیلەکان بکەن هیچ قەرەبێک تریشن نادرێتەوە بڵین بۆ پارەی مشەغیلەکە دو حسابەکە کرێکارێکە مانگی ملیۆنێک تا ملیۆنیەکە بۆ حسابەکە لەو 6 مانگەکەی کارەبا بڕە کارەبابەی تۆم خەڵکە هەموو یەکەوێتە بێ ئیشیەوە بە خاوەنی مۆلیدەکەوە بە مشەغیلەکەەوە بە کارەباسی و بە پارەکۆکەرەوە ئەنج ئیشەکانی تریشی گاز فرۆشە ڕۆن فرۆشە فیتەرەکەیتی ئەشیاکێتی لەو تەقری خۆتاناڵێ 30,000 نەفەر بەڵام ئەگەڕوانی حسایەکی تەقریبا سەر 100,000 نەفەر ئیترەوە حکومەت خۆی دەتوانێت پلانێک ئامادەانێ. باشە کاک عوسمان منە بە باسی ئەوە بکەم بە دیاریکراوی هەموو کە زەزانێ کارەبای 24 ساعتی باشە پێشکەوتنە. بەڵام بێگومان ئەم ژمارە زۆرە لە هاوڵاتیان کا بۆ داهات و بژێوی ڕۆژانەیان پشت بە مۆلیدەکانە بەستن ئەبێ مشورێکیان لێ بخرێت. هەتا ئێستا هیچ نەوتراوە بۆ ئەو کەسانە چی ئەکرێت و ئەسڵەن ڕێگا چارە چییە بۆ ئەو زیانە کە بەر خاوەن مۆلیدەکانەکەوێت؟ هیچ ڕێگا چارەیەکیان نییە لە هەولێر چیان کردووە هەر بە عینە نیزامی هەولێرە ڕوا ئەڵێ تۆ مۆیلەکەت لە حاڵەتی ئامادەباشیە بێکەی کارەبا بڕایش بە مۆیلەکەت کە باسی زیانی نەکردووە ناڵم پارەیەکی کەمی داناوە بۆ ئەو مشەغیل و کرێکارە کە لەو 6 مانگەیە ئەڵێ تۆ هەچ کاتێک کارەبا بڕە ئیشی پێ بکە باسی زیان نەکراوە ئەڵێ ئێوە خۆتان بزنسی خۆتانە هیچ قەرەبوویەکتان بۆ لە بەرچاو نەکراوە با مۆلیدە تۆ لەو راپۆرتایڵی 30 دەفتەری پیاوە 20 دەفتەری پیاوی لاقەوەی چی ئەڵێ تۆ بۆ کڕیتە چکە وەختی خۆی کە ئەو مۆڵەتە دراوە بە خاوەن مۆلیدە لەو جێگا ئیشکە بۆ نەدراوەکردنی فرۆشتنی پێوە بکە ئەمان عەقدێکیان هەیە من خۆم لە دەستی دوم کڕیەوە مۆیلەکە خۆم دام نەناوە لە عەقدەکە ئەڵێ هەچ کاتێ حکومەت پێویستی بوو کارەبای 24 کاتژمێری دابین کرد ئەبێ لە 72 ساعتە تۆ مۆلیدەکە هەڵگری لەوێ بیناکە تێک بی چێفڵەکان ئەوەی کە حکومەتە تەسلیمی کەیتوانێ بەڵام بەم دەم و دەستێک کە ئەمانە باسیەکەن وڵە حکومەت کردوێتی ئێمە گومانمانەیە کەمی شێشی حکومەت دەبی کۆمپانیا بێ بدرێ بە کەتی تایبە دۆ گشتەکانی تریانی حکومەت خۆی سەرپەرشتینەکە بڕوانەکە مەزیری کاربازی ساگای لێ بێلەوشت باسی زیانەکانمان کردوتمان خاوەن مۆلیدە هەیە ساڵ و نیوێکە کڕیوێتی 30 دەفتەری بۆ نمونە پێدا ئێستا 8 دەفتەری بۆ کات دوای ئەم بڕیارە بازاڕی مۆلیدەکان چی بەسەردە جارێک ئەوەی لە بازار ڕاماوەتەوە و ئەم هەموو مۆلیدەش کە بێگومانی تر هیچ ئیشی پێی نامێنێ گەڕێتەوە بۆ بازار چ گۆڕانکاریێک بەسەر بازاڕی مۆلیدەکان بازاری مۆلیدە هیچ نامێنێ ئێستا 8 دەفتەری پێ کابرا قمارێکە لەوانێ سیقی بە پرۆژەکەی حکومەت نەبێ قمارێکەکە بە حەڵاڵی پارەیەکی پێدا ئەڵێ گرتی حەج نەیگریاری ئەمە ئەوەی کردووە کابرا زەردمەند یەکەمە بەس حکومەت هیچ پلانێکی نییە بۆ قەرەبووکردنەوەی خاوەن مۆیلەکان ینی ئێمە لەگەڵان دانیشتوین زیاتر لەگەڵ جیهەتی کارەبایە لە سلێمانی لەگەڵان دانیشتوین ئەڵێ ئێوە خۆتان پێشتر بزنستان کردو و ئیشەکەتان وا بە هەچ ئیشێکی سەرەتا هەیە بێ کۆتایی هەیە
هەست کات ئێمەیشمان بە ئێوە نەما ئەیە مۆیدەکان لابن ئێمە پێمانتون ێسا بۆ ئەم 28 مۆیدەی سلێمانی دەدانە بۆ 12 دانیان ئیش دەکات دەگەڕێکیش نییە ببوورەوە لە راپۆرتەکە وتیان 4 گەڕک لە سلێمانی کراوەوە 28 مۆلیدا لەژێر تێستایە دە بۆ 12 ئێسای ژەکەڵکانی تر کێشیان هەیە ئێمە وتمان ئەگەر ئارەزووەکەن یەکسەر مۆیدەکانمان لابین و هەر کەسەوە ماڵی خۆی نایهێڵێ کە تۆ نایهێڵی من مۆریدەکەم لابم لە ئێستا مۆیدەکە لەوانێ شتێ پارە بکە بڕۆ بۆ جنوب بۆ شوێنێک بڕۆ هەر مۆیدەکە خۆی نەگەو شوێنەی خۆی مۆیدەکەم پاراکە مۆیدێک بای 3 دەفتەر دەدا 2 دەفتەر و نیو 3 دەفتەر و نیو ئەوە بە زمانە بازارەکەی شوێنەکەی پاراکە ئەمپێرەکەی پاراکە ئەوانیش کە مۆری کارەبایان کە 24 ساعتی شتێک نامێنێ بەناوی پارەی مۆریدەوە. باشە ئێستا باسی جنوبت کرد کاک عوسمانیانی ئەم پرسیارە ئەهێنێتە پێشەوە. ئێوە ناتوانن بۆ نمونە خاون مۆلیدەکان ناتوانن بۆ ساختکردنەوەی مۆلیدەکانیان بۆی ڕێگری بکەن لەوەی زیانێکی زۆرتر بکەن دیارام کارە بە 24 ساعتە خۆ لە هەمووی عێراق جێبەجێ نەکراوە ناتوانن کەڵک لە پارێزگاکانی تر ببینن بۆ ساختکردنەوەی مۆلیدەکانیان بۆی کەمتر زیانەکە مۆلیدەکە نییە تۆ مۆیدەکە هەڵەگریتەوە مۆریدەیەک 3 دەفتەر دلارت پێ بێت چەند وەختە ئیژەکە وا دەفتەرێک دلاری کرد 2 مۆریدە لە موقعەکە تا بویات بە 2 دەفتەر 30 دەفتەر زەردەکەی لەکوێ و 2 دەفتەر لەکوێ ینی ئەنج جنوبیش زیاتر مۆریدەیەک ڕێ کە لە ئەوروپاوە بێ سینی بە کە لێرە بەم کوالێتە گازە خراپە ئیشی کردی بێ و هیچ کوالێتێکی باشی تیان نەماوە بێتوانێت مۆیدە کۆرە ناکڕێ ئەو مۆیان ناکرێت کە زیاتر لە سین و لە ئەوروپاوە هاورداکرێت یعنی زەرەتبەندی یەکەم مۆلیدەکە بێ بەڵامی تر قەرەبۆکردنەوەکە باسی تیان نەکراوە لە هیچ شوێنەکە حکومەت باسی ئەوە نەکرۆ قەرەبووی خاوەن مۆلیدەکاتەوە. باشە کاک عوسمان باسێکی زۆریش هەیە سەبارەت بە تێچووی کارەبا لە پرۆژێ ڕووناکی واتە مانگانە خێزانێک چەنە بە پارێ کارە بابات ئەمە لای ئێوە بە دیاریکراوی ڕوونەوەی کە ئێمە ئەیزانین حتمما خۆمان حساباتێکی بۆکەین بەپێ ئەو داتا سەرکیانە کە هاتۆتە دەر بەڵام لای ئێوە ڕوونەکە چۆن ئەبێت تێچوەکان بۆ هاوڵاتیان تێچی کارەبای 24 ساعتی تا ئێستا لای کەس ڕوونیە بەس لای ئەو وەزارەتە کاڵێ ئەمیشاکە دوێنێ بەڕێز کاکشێغەنۆر پێرەشە و چاپێکوتنیە بوو لە کەناڵ هەشت ئەوی ژەڵە جارێ شتەکان لەژێر تێستایە وەکو باسکراوە پێشتر کە لە هەولێر کراوە لەو سیتیانەیە کراوە بە 156 دینارە بازاری سلێمانی ساڵنیۆکە کراوە هەژدە مۆیدێتیە بوو بازاری سلێمانی هەڵگیرا و پریپەیدا کارتی بۆ کڕی ئەوان بە 156 دینارە ئێساش لەم مەرحەلەیە ئەوان ئەم تێستەی کە کردویانە مانگی یەکەم لە سایە 50 لێ خۆشە بێ مانگی دووەم لە سایە 25 مانگی سێم پارەی خۆی بۆتەوە ئەڵێ ئەگەر بێت هەموو کورسان بگرێتەوە لەسەر سیارەکە ڕێەکەوین جارە باسی چیان نەکڕە بەڵام ئەوە زانی کە تەساعودیە لە 400 کیلوواتەوە دەست پێەکە هەتا زیا بەکاربێنی پارەکە زیاتر ڕوان نەک بڵێ تۆ سارێک 100 کیلۆمتر بنزینیتەیەکەیت بە پێی ئەوە ئەموانە لە 400 کیلۆ واتە سیارێکی بوو بە 800 سیارێکی تررا تەساعودیە بوو بە 1200 سیارێک تررا ئەوەی کە تا سایەک لای بۆ 256 نارەکەی بەس بۆ بەرنامەی داهاتویان نازانین هیچ ئەمەمە ئەو تەساعودیە حتمما بۆ ڕێگریکردن لە زیاد بەکارهێنانە لە بەرەوەی کە ئەوە هەیە لە وڵاتانی پێشکەوتوش بەپێی ئەوەی کە تۆ لە چ کاتێکا بەکاربێنی و چەند بەکاربێنی حتمما تێچۆکەی زیاترە بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان عوسمان محەممەد سەرۆکی کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان سپاسکە لەگەڵمان ئامادە جیاواز لە بابەتی پرۆژەی ڕووناکی و بابەتی مۆلیدەکانە چینە لای بەهای دراوەکان بەهای دینار بەرامبەر بە دۆلار جێگیرە ئەمڕۆ 100 دۆلار لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە 148,000 دینار مامەڵی پێوکراوە بەرز بووەتەوە 100 پاوەن بە 129 دلار و 70 سنتە و 100 پاوەن بەرامبەر بە دینار بە 187,000 دینار مامەڵی پێوکراوە حتمما دینار بەرامبەر بە پاوەنیش بەرزبوونەوەی تۆمار کردووە 100 یۆرۆ بە 108 دلار و 43 سنتە و بەرامبەر بە دیناریش 100 یۆرۆ بە 157,000 دینار مامەڵی پێوە ئەکرێت 100 لیرەی تورکی بە 4250 دینارە و سەبارەت بە تمەنیش 100 دلار لە بازاڕەکانی ئێران و تارانی پایتەخت بە 9 ملیۆن و 275 دلارە بارودۆخی تمەن باش نییە بەهۆی ئەو دۆخە ئابوووریە سەختەکە ئێران هەیەی و حتمما بێگومان بە هۆی ئەو بڕیار و هەڕەشانش کە ترامپ ئەیکات و هەڕەشەی ئەوە کات کە فرۆشتنی نەوتەکەی سفر بکاتەوە چەند مانگێکی شەداتاکانەڵەن کە فرۆشتنی نەوتی ئێران دابەزینێکی زۆری تۆمار کردووە کە ئەوە ئەو دراوە دەرەکیانە کە دەست ئەو وڵاتە ئەکەوێت کەم یەکاتەوە حتمما کاریگەری لەسەر بەهای دراوی ئەو وڵاتەش دروست ئەکات 100,000 تمەنی ئێرانیش لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە دیاریکراوی بە 1750 دینارە
سەبارەت بە زێر ئەمڕۆ زێردا بەزیوە بەڵام بەهۆی ئەو نادڵنیایی و ناسەقامگیریە بازرگانیە کە باڵی بەسەر جیهانا کێشاوە و بەهۆی چاوەڕوانی و بەرهێنەران بۆ داتا ئابوووریەکانی ئەمریکا کە کۆتایی ئەم هەفتەیە بڵاوەکرێتەوە هێشتا نرخەکەی هەر بەرزە ئەمانە ڕێگرن لەوەی کە نرخەکەی دابەزینی زۆر بەخۆیەوە ببینێت زۆر باسی باجە گومرگیەکانی ترامپان کردووە سەدا 25ەکەی کە بەسەر بەرهەمەکانی کەنەدا و مەکسیکا سەپاندی هەتاوەکو هەڕەشەیە هەڕەشەکان کاریگەری دروست دەکەن کە جێبەجێ کرا کاریگەری جێبەجێکردنەکە و وەکە هەڵیشی پەسارد بێگومان دڵەڕاوکەی ئەوە کە کەی دەست پێکاتەوە چی لێدێ کاریگەری لەسەر بازاڕە جیهانیەکان دروستەکە و بە تایبەتیش نرخی زێر و لەوەتیۆ ترامپیش هاتووە بێگومان نەیهێشتووە بازاڕە جیهانیەکان بە تایبەتی زێر ڕووی ئارامی بەخۆیانەوە بینن ئێستا ترامپ ئەڵێت بە زووی باجی سەر بەرهەمە شیرەمەنیەکان و تەختەی کەنەدا جێبەجێکات ئەمە دوای ئەوەی ینی دوای ئەوە ڕوویداکە جارێکی کە باجە گومرگیەکەی سەر بەرهەمەکانی کەنەدا و مەکسیک بۆ مانگێکی کە هەڵی پەساردووە هەرچەندە ترامپ ئەو باجانەی هەڵپەساردووە بەڵام ڕێکارەکانی کەنەدا و چین بۆ تۆڵەکردنەوە بەردەوامە بۆ نمونە باجە گومرگیەکانی چین بۆ سەر بەرهەمە کشت و کاڵیەکانی ئەمریکا ئەمڕۆ چۆتە بواری جێبەجێکردنەوە و نرخی زێر ئەمڕۆ لە بازاڕەکانی جیهان بە $2,900 بۆ کووتمان دابەزینێکی کەمی تۆمار کرد. سەرڕایەوەی ترامپ بڕیاریدا سەبارەت بە بتکۆین ئەمەوە بۆتان باس بکەم ئەمەش دیسانە گەڕێتەوە بۆ ترامپ سەرڕایەوەی کە بڕیاریدا یادێکی استراتیژی بتکۆین دروست بکرێت و چەند دراوی تریش لە یەدەگەکەیە هەبێت و وتی هیچ بتکۆینێک نافرۆشین بەڵامەوە نەبووە هۆی ینی بەرزبوونەوەی بتکۆین وەکو چارەسەر ینی وەکو پێشبینی ئەکرات ئەو بڕیارە لەلایەن بازرگانانەوە زۆر دڵخۆشکەر نەبوو لەبەرەوەی باس لەوە نەکراوە کە لە داهاتووە ئەمریکا بتکۆین ئەکڕێت یان نا و لای بازرگانان وا لێکدراوەتەوە کە تەنها ئەو 200,000 بتکۆینەکە ئەمریکا هەیەی هەر ئەوەیە دەگەکە بتکۆینێک ئەمڕۆ نرخەکەی بە $8,590 بوو. ئەچینە ئێران بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان و دابەزینی بەهای تمەن بەرامبەر بە دۆلار هاوڵاتیانی ئێرانی ناتوانن ئەم ساڵ بۆ مانگی ڕەمەزان و بۆ نەورۆزیش وەکو ساڵانی ڕابردوو ئامادەکاری بکەن و وەکو ئەوەی دڵخوازیانە بە بازاڕ و ینی لە بازاڕەکان کەلوپەلی پێویستیان بکڕن. کاسبکارێکیش لە ئێران ئەڵێت بازاڕمان زۆر خراپە تێچووەکانیشمان سێ هێندە زیادی کردووە بۆ هۆیەوە ناچارین بیر لە کاری دووەم بکەینەوە. ڕێژەی زۆری هەڵاوسان و گرانی وای کردووە مانگی ڕەمەزانی ئەمساڵ کە هاوکاتە لەگەڵ نزیک بوونەوە لە نەورۆز لای هاوڵاتیانی ئێرانی جیاوازتر بێت لە هەموو ساڵانی ڕابردوو. لە ساڵانی ڕابردوودا و لەم کاتانەدا هاوڵاتیان بە گڕوتینەوە خۆیان بۆ نەورۆز و ساڵی نوێ ئامادە ئەکرد بەڵام ئەمساڵ ڕێژەی زۆری هەڵاوسان و دابەزینی نرخی تمەن و گرانبوونی لە ڕادەبەدەر وایان کردووە هاوڵاتیانی ئێرانی نەتوانن چێژی هەمیشەیی لەم مانگە ببینن. لە مانگی ڕەمەزانی ئەمساڵیش لە چاو مانگی ڕەمەزانی ساڵی ڕابردوو خواردنە تایبەتەکانی ئەم مانگە وەکو خورما و لقمەقازی و حەلیم لانی کەم لە 150 نرخیان بەرز بووەتەوە. من خیلی عقب‌تر پارسالم. والا ما پارسال زۆر لە ساڵی ڕابردوو لە دواترم وەکو دوکاندارێک ئەڵێم ساڵی ڕابردوو بازار بەرز و نزمی دەکرد بەڵام ئەم ساڵ بە یەکجاری داخرابە و بازار داڕمانی پێوە دیارە نەک تەنها فرۆشمان نییە بەڵکو تێچوەکانیشمان سێ ئەوەندەی جارانی تێپەڕاندووە ئەمە ژوای کردووە بەڕاستی بیر لە ئیشوکاری دووەمەکەیتەوە. اینقدر دیگه اجاره و پول برق و پول آب سنگین شده. دابەزینی نرخی تمەن بە تایبەت لە 6 مانگی ڕابردووشدا وای کردووە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان لەژێر کاریگەری ئەم فاکتەرە و هەروەها کاڵبوونەوەی ئەگەری ڕێکەوتنێکی گشتگیر لەگەڵ ڕۆژاوا ڕۆژ لە دوای ڕۆژ دژوارتر و سەختتر بێتەوە.
من اصلا فکر کنم به تحریمم ربطی نداره. ڕاستە گەمارۆکان زۆر کاریگەرن بەڵام هۆکارە ناوخۆیەکان لای من کاریگەرترن کەسانێک بەڕاستی بازاڕیان گرتوتە دەست و ئەم هەموو قەیران و کێشەیان بۆ خەڵک دروست کردووە هەموو شتێک لە وڵاتەدا بە تمن و زۆربەی کاڵەکانی ژێرانی بەڵام هەر ئەوەندە کە دۆلار تۆزێک بەرز ئەبێتەوە نرخی هەموو شتێک لەگەڵیدا بەرز ئەبێتەوە ولی روزی که دلار مثلا 1000 تومان بالا پایین میشه همه چی میره بالا. لە کاتێکدا کە ساڵی کۆچی هەتاوی وەکو ساڵێکی ئیداری و ئابووری لە ئێران کۆتایی دێت هاوڵاتیان هیوایان وایە لە ساڵی نوێدا و بە گۆڕانێکی بنەڕەتی لەم دژواری و قەیرانەی ئێستا ڕزگاریان بێت و لانی کەم نرخی تمەن زیاتر لەمەدا نەبەزێت و ڕێژەی هەڵاوسان تا ڕادەیەک کنترۆڵ بکرێت. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران. باسی بڕیاری زۆرترین فشاری ترامپمان زۆر کردووە کە هەردوو هەفتە دوای دەست بەکاربوونی ئیمزای کرد بۆی فشاری زۆر لەسەر ئێران دروست بکات و وەکووتی داهاتە نەوتیەکانی سفر بکاتەوە لێرە زانیاری زیاتر سەبارەت بەو بڕیارە ئەخەینە ڕوو هەرچەند بە وردەکاریەوە هەر باسی نەکراوە بەڵام ئەمانە ئەو زانیاریانن کە سەبارەت بەو بڕیارەی ترامپ دزەیان کردەوە ئێمەش لێرە زیاتر باسی لێ یەکەین بەڵێ سەرەتا ئەڵێت بڕینی سەرچاوەداراییەکانی گروپە چەکدارەکان یەکێک لە ئامانجەکانی ئەو بڕیارەیە گروپە چەکدارەکان هەرچەند باسی هێزەکانی ناوخۆی وڵاتەشی کردو بەڵام مەبەستیشی ئەو گروپانەیە کا بە دیاریکراوی لە دەرەوەی ئێران و سەر بە وڵاتن بە دوواداچوونی ڕێکارەکانی FATF ئەکەن بە پێی بڕیارەکە کە FATF فشاری زیاتر بخاتە سەر ئێران وەکوت ئەزانین ئەمە مشتومڕێکی زۆری لێکەوتەوە و لە ئێران لە لیستی ڕەشی FATF بەهۆی ئەوە ئاستەنگی زۆری بۆ دروست بووە بۆ مامەڵەکانی ینی مامەڵە نێودەوڵەتیەکانی ئەو وڵاتەوە ترامپ ئەڵێت یەکێک لە خاڵەکانی زۆرترین فشارەوەیە کە بە دوواداچوونەکەن بۆی کە FATF زیاتر فشار بخاتە سەر ئێران. سەپاندنی سزای ئامانجدار و چاودێریکردنیان ئەمریکا بە نیازە بۆ ئەوەی کە داهاتەکانی ئێران بە تەواوەتی ببڕێت ترامپ بۆ خۆی چەند جار وتوێتی من کە لە خولی پێشوا سەرۆکی ئەمریکا بووم بە تەواوەتی ئێرانم لاواز کردبوو تەنانەت کە ڕۆژنامەنووسێک لێ پرسیڵ لە بەڕای تۆ ئێران لاوازاڵە نەخیر ئێستا لاواز نییە هۆکارەکەیەوەی ئەڵێ لە کاتی هاتنەوەی بایدنەوە ئێران توانیوێتی کە هێزی خۆی بەدەست بهێنێتەوە و ترامپ ئەڵێ من لە ڕێگەی ئەم شێوە بڕیارانەوە ئەم جۆرە بڕیارانەوە ڕێگری ئەەکەم لەوەی کە ئێران بتوانێت بە بەهێزی بمێنێتەوە و ئێوە سزای زیاتری بەسەرا بسەپێنێت سزاکانیش هەروانە بن هەر سزایەک بۆ ئامانجێکی دیاریکراوە بێ واڵە بەردەوام بە دوواداچوونیش بۆ سزا ناکەین کە جێبەجێ بکرێن و سفرکردنەوەی فرۆشتنی نەوتی ئێرانیش شتێکە کە زۆر سوورە لەسەری ترامپ و ئەڵێ چیتر ناهێڵین بە دیاریکراوی ناوی چینیش ئەبا ئەڵێ ناهێڵین نەوت بفرۆشێ و بە تایبەتی بە چینی بفرۆشێ هۆکاری و قسەی ترامپیژەوەیە کە لە ماوەی ڕابردووە ئەو نەوتەی کە ئێران فرۆشتوێتی بەشی هەرە زۆری بۆ چین ناردووە و لە ڕێگەی کەشتیا تارماییەکانیشەوە ناردوێتی کارچەند بە سزادانی ئەو کەشتیانش لە ئاستێکی زۆرا لە چەند مانگی ڕابردووە هەناردەی نەوتی ئێران دابەزینی تۆمار کردووە و ترامپ ئێوێ ئەو بارودۆخە بۆ ئێران سەختتریش بکاتەوە کە باسی سفرکردنەوە کات ئەمە دیارە ئێوێ زۆر قورس بکەوێت لەسەر وڵاتەوە لە کاتێکایە کە ئێران زیاتر لە 3.5 ملیۆن بەرمیلیانی نەوت بەرهەمەهێنێت و پێشبینی کردووە ئەم ساڵ لە بوجا پێشبینی کردووە کە بەرهەمهێنان زیاد بکات هەناردە زیاد بکات 1.9 ملیۆن بەرمیلی هەناردە کردووە ئێران لە ماوەی ڕابردووە بە شێوەی ڕۆژانەکە و کوتمان بەشی هەرە زۆریشی بە چین فرۆشتووە و هەڵوەشانەوەی لێخۆشبوونەکانی بەندەری چابەهاریش یەکێکی ترە لە خاڵەکانی ئەو بڕیارەی زۆرترین فشاری ترامپەکە بەندەری چابەهار بە هاوبەشی لەگەڵ هەندێک وڵات ئەکرا لێ خۆشببوونی بۆ کردبوو بۆی شمولی سزاکان نەکەن کە بە تەمایە ئەوەش نەهێڵە هەروەکو بڕیارەکە کە بۆ عێراقیش نەیهێشت و ناهێڵە چیترکە لە وڵاتەوە غاز هاوردە بکات. دابشکردنی بەرپرسیارەتەکان لە سزادانی ئێران بەم شێوەیە لەم بڕیارەیە دیاری کراوە کە هەر وەزارەتێک هەر شوێنێک چ بەرپرسیارەتێکی لەسەر شانە بێ بۆ فشاری زیاتر بۆ سەر ئێران وەزارەتی دەرەوە بەرپرسە لە گۆشەگیرکردنی ئێران لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەڵێ چیتر ئێرانە بە پەیوەندیەکانی سنووردار بکات بۆ ئەوەی کە
لە مامەڵەکانیان حتمما لە ڕووی داراییەوە ڕوبەڕووی کێشە بێتەوە. وەزارەتی دارایی ڕاست پاردووەکە سزا داراییەکان جێبەجێ بکات کە هەر سزایەکیان سەپاند بەسەر ئێرانە وەزارەتی دارایی بیخاتە بواری جێبەجێکردنەوە حتمما بە دوواداچوونیشی بۆ بکات. وەزارەتی بازرگانی لە بڕیارەکەی ڕاست پێدراوە بۆی ڕێگری بکات لە گواستنەوەی تەکنەلۆژیا بۆ ئێران. ئێستا جیهانی تەکنەلۆژیایە و زۆرێک لە وڵاتان شەڕی تەکنەلۆژیاکە نەگەر وڵاتێک لە ڕووی تەکنەلۆژیاوە لە دوا بێ حتمما بێگومان لەسەر ئابوووریەکەشی کاریگەری دروست دەکات. بۆیە ترامپ ئێوێ لەو ڕێگەیەشەوە گورز لە ئابووری ئێران بوەشێنە دووار نوێنەری ئەمریکاش لە نەتەوە یەکگرتوەکان ڕاست پێدراوە بۆی کە بە دوواداچوون بۆ گێڕانەوەی سزا نێودەوڵەتیەکان بکات. ترامپ هەر بە ئەمریکا ڕزایەت نایە ئێوێ هەموو وڵاتانی نێودەوڵەتیش هاوڕا بکە لەگەڵ خۆی بۆ سزادانی ئێران و بۆ فشار خستنە سەر ئەو وڵاتە. بۆیە نوێنەری ئەمریکای لە نەتەوە یەکگرتوەکان بۆ ئەو پرسا ڕاست پاردووە. بەڵێ ئەمە زانیاریەکانمان بوو سەبارەت بە بڕیاری زۆرترین فشاری ترامپ هەر سەبارەت بەم بابەتە لە ئێرانەوە لە شاری بانی ڕۆژهەڵاتی کوردستان و میوانمان لەگەڵا محەممەد مەحمودی شارەزای ئابووری. کاک محەممەد زۆر بەخێر هاتن. سەرەتامەوێ بزانم زەرەرمەندی گەورەی دۆخی ئێستای ئابووری ئێران کێیە؟ چ چینێک زیاتر زەرەرمەندە بن لەو دۆخەی ئێستا لە ئێران هەیە؟ بەداخەوەی نەکەبڕە. کاک محەممەد گوێت لێمە پرسیارەکەم دووبارەکەمەوە. زەرەرمەندی سەرەکی لەو دۆخی ئابووریەی ئێستای ئێران کێیە؟ چ چینێک زیاتر زەرەرمەندە بن لەو ناسەقامگیری ئابووریەکە ئێستا لە ئێران لە ئارادایە؟ وڵاوڕێزم هەیە لە خزمەت بەڕێستان و بینەرانی تەلەڤیزیۆنی کوردستان. دیارە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە و ئەو جلە کوردیە جوانانش لە بەڕێست و لە هەموو کوردێک لە هەر شوێنێکی جیهانەشی پیرۆز بێت. سەبارەت بە ئەو گەماڕۆ نێودەوڵەتیانەکە ئێتێ لەلایەن ئەمریکا و بە تایبەت خراوەتە سەر ئێران شتێکی زۆر ئاساییە کە زەرمەندی یەکەم حکوومەتی ئێرانە بەهۆی ئەوەی کە ئابووری ئێران زیاتر لە 80% ئابووریەکی دەوڵەتیە و 20% دیارەکەوێتە سەر خەڵق کە وەک کەرتی تایبەت لە ئێرانە بەداخەوە زۆر لاوازە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هەموو بشارەکان کاکەوێتە سەر دەوڵەت دەکەوێتە سەر شانی خەڵقیش. بۆیە شتێکی زۆر ئاساییە بەشێکی زۆری ئەو گەماڕۆیانە کە دروست ئەبێت بشارەکەی دێتە سەر ژیانی ڕۆژانەی خەڵق و ژیانی ڕۆژانەی خەڵقەکە ئاستەنگی گەورەی بەردێت. باشە کاک محەممەد ئەمە بزانم هەڕەشەیەکی ئەمریکا هەڵتەکاندنی ئابووری و سیستەمی دارایی ئێرانە. ئەم هەڕەشانە تا چەند ممکنە کە جێبەجێ بکرێن؟ ئەزانین هەندێک هەڕەشە هەیە هەر بە هەڕەشەی ئەمێنێتەوە. ئەمانە تا چەند ینی جێی ئەوەی هەیە کە جێبەجێ بکرێت؟ یارە هەڕەشەیە کە لەلایەن ئەمریکاوە کرێ شتێکی واقعەکە ئەمە ناکرێت لە 100% جێبەجێ ببێت چون هەر سنوورەکانی ئێران دیارە ئێران وڵاتێکی زۆر بەرینە و لەگەڵ چەندین وڵاتە سنووری هاوبەشی هەیە. تەنانەت ئەگەر لەلایەن خەڵقی شەوانەیە لە ڕێی قاچاقەوە بکرێت بازرگانیەک هەر جێبەجێ ئەبێ و ئیمکانی ئەوە کە هەناردەکردنی نەوتی ئێران بگاتە سەفر شتی وا ممکن نییە چون دیارە کارکتەرەکانی ئەکتیڤ لەو بوارەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە فقط ئەمریکا نییە هەرچەند هەژمونی ئەمریکا زۆر گەورەیە ئەتوانێت تا ئەندازەیەکی زۆر ئاستەنگ دروستکە بەڵام لەباری هەناردەکردنی نەوتەوانە ئیمکانی نییە کە بگات بە سەفر لەلایەکەوانێ وەرگرتنەوەی ئەو داهاتانی کە ئێران هەناردەی دەست شتێک هەناردەی دەرەوە کات وەرگرتنەوەی ئەو سەرچاوەداراییانە لە ڕێی سیستمی بانکیەوە ئاستەنگێکی گەوری بۆ دروست بووە بەهۆی گوشارانەوە کە بەڵێ کاک محەممەد گوێمان لێت شتوانێ دێت بۆ لای من بەشی کۆنتڕۆڵ فەرموو کاک محەممەد ئێمە زۆر بەوازحی گوێمان لە جەنابتە بەردەوام بن. بەڵێ ئەو گوشارانەی کە FATF مکانیسمی چاودێری نێودەوڵەتی پوڵ
سەر ئێرانی خستووە ئەمە بۆ خۆی ئاستەنگێکی گەورەی دروست کردووە لە سەر ئابووری ئێران و لەسەر گەڕانەوەی ئەو سەرچاوانەی کە ئێران لە ڕێی دیارە قاچاخەوانێ ئەتوانێت شتەکانی بفرۆشێ بۆ یەکە چەندین لایە لە گەماڕووی ئابووری لەسەر ئێرانە لەگەڵ هەمووی ئەوشە ئێمە ناتوانین چاوەڕوانیەوە بکەین کە ئەمریکا بتوانێت یەکسەر هەمووی ئابووری ئێران سەپر بکاتەوە بەڵام بە دڵنیاییەوە ئەتوانێت گوشارێکی زۆر گەورە و ئاستەنگێکی زۆر بەهێز بخاتە سەر ژیانی ڕۆژانەی خەڵک و ئاستی هەژاری لە ئێرانە بە شێوەیەکی چەند قات بەرز بکاتەوە. باشە کاک محەممەد بە دیاری کراوی بڕیاری زۆرترین فشاری ئەمریکا مازانین ئەم بڕیارە جارێکە جێبەجێ نەکراوە لە تەنها ینی بڕیارێکە و ئیمزا کراوە بەڵام ئایا کاریگەریەکانی لەسەر ئابووری ئێران دەرکەوتووە خۆمان ینی باسی هەژمونی ئەمریکات کرد هەر بەهۆی ئەو هەژمونیەوە کە هەڕەشەیەک ئەکات جارێکە پێشەوەی جێبەجێش بکرێت کاریگەری دروست دەکات. ئایا ئەمە سەبارەت بە ئێران ڕووی داوە ئەو بڕیارە هەتا ئێستا هیچ کاریگەری دروست کردو لەسەر ئابووری وڵاتە؟ شتێکی زۆر ئاساییە وەکو لە ناو بازاڕی کاپیتال مارکت یان بازاڕی سەرمایە بەناوبانگە بازاڕی سەرمایە بازارێکی کرسەنۆکە کە هەر هەواڵێک لە هەر شوێنێکەوە بڵاو بێتەوە ئەتوانێت تاسیرێکی ڕاستەوخۆ و زۆر ئانی بخاتە سەر بازارەکان نرخی هەندێک لە شتومەکەکان بباتە سەرەوە یان بێنێتە خوارەوە هەندێک لە داراییەکان بۆ یەکە زۆر ئاساییە هەر بڕیارێکە ئەدرێت توانێت بە شێوەیەکی زۆر ڕاستەوخۆوە زۆر خێرا لەسەر نرخی دراوی ئێرانی کاریگەری بێت لەسەر نرخی تەڵاک لەسەر نرخی نەوت ئەمانە توانێت کاریگەری زۆر گەورەی ببێ و هەر ئێستا ئەبینین کە بەهۆی ئەوەی کە زۆربەی زۆری پێداویستیە سەرەکیەکانی ئێران لە ڕێی هاوردەکردنەوانت دابی نەکرێت بۆ یەکە هەر جۆرە هەواڵێک ئەتوانێت بە شێوەیەکی زۆر خێرا لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵق دەردکەوێت و هەر ئێستا لە ناو ئابووری خەڵقا ئەبینین لەگەڵ ئەوەیە کە هێشتا جێبەجێش نەبووە بەڵام لە بازارە نرخەکان چۆتە سەرەوە و ڕێژەیەکی بەرچاو لە گرانی لە ناو بازاڕی ئێران ئابینرێت. باشە با باسێکی وەبەرهێنانی دەرەکی بکەین ینی بێگومان ئەو بارودۆخە ئابووریەی ئێران هەندێک وەبەرهێنەرانی دوور خستوەتەوە لە وڵاتە ئەگەر وەبەرهێنەر بە پەنجەی دەست بژمێردرێکە لە وڵاتەیە لە ئێستاە کار ئەکەن و بەردەوامیان هەیە بەڵام لەم دواییانەیە بینیمان هەندێک کۆمپانیا لە سەرودەمی هاتنەوەی ترامپە لە ئێران چوونە دەرەوە داهاتووی وەبەرهێنانی دەرەکی لە ئێران چۆنە بینن ینی ئابەم بارودۆخەوە کە ئێستا لەبەر چاومانە و بۆ ئاسوەکە ئەو ئاسۆیەکە لە داهاتووە پێشبینی بۆکەن چییە؟ دیارە ئەو هەلومەرجە نێودەوڵەتی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست بووە بەتایبەت لە 10 ساڵی ڕابردووە ناسەقامگیریەک لە ئاستی ئابووری ناوچەکەیە دروست بووە و هەر ئەمە بۆتە هۆی ئەوەی کە سەرمایە گوزاری دەرەکی زۆر بە ترسەوە بتوانێت لە ناو ئێرانە سەرمایە گوزاری بکە بۆیە ڕێژەیەکی زۆر کەم لە سەرمایەدارەکانی جیهانی بینین کە لە ناو ئێرانیان هەوێت سەرمایە گوزاری بکەنەوە و کەسانش ئەو کۆمپانیە گەورانەی کە پێشتر لە ناو ئێرانە سەرمایە گوزاریان کردبوو ئێستا ڕێژەکەیان کەم بۆتەوە کەم خەریکە داراییەکانیان ئەفرۆشن و لە ئێرانە چنە دەرەوە ئەویش بەهۆی ئەو ناسەقامگیریەیە و ئەو ترس و هەڕەشانەیە کە ئێستا لە ناوچەکەیە و بەتایبەت لەسەر ئێران هەیە بە دڵنیاییەوان ئێمە کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر ئابووری نێودەوڵەت لەسەر ئابووری ئێران بەهۆی هاوردەکردنی سەرمایی دەرەکیەوانە دروستە بێت کە بەداخەوە ئێمە ئەو ناسەقامگیریە باعثیەوە بۆکەن هەم تەکنۆلۆژی لە ئێرانە دەست نەکەوێت ئەو تەکنۆلۆژیە نوێیانە و هەم ئەوە کە سەرمایەکان کە زۆر بە ئاسانی کرا لە خزمەتی ئابووری ئێرانە بن خەریکە لە ئێران ئەچێتە دەرەوە سەرمایە تازەش نایەتە ناو ئێرانەوە. باشە کاک محەممەد
با باسێکی سیاسەتەکانی بەرپرسانی ئێران و سیاسەتەکانی ئێران بکەین بۆ بەرەنگاربوونەوەی ئەم فشارانە. دیارە بەرپرسانی ئەمریکاش یەک دوو جار دانیان بۆیە ناوە کە ئێران فێر بووە کە چۆن خۆی لە سزاکان دەرباز بکات. ئایا سیاسەتە ئابووریە ناوخۆییەکان توانیویانە سەرکەوتوو بن لە کەمکردنەوەی کاریگەری بڕیارەکان و سیاسەتەکانی ئەمریکا و بەتایبەتی ترامپ؟ بەداخەوە گەورەترین گرفتێک و سەرەکی ترین گرفتێک کە ئێستا لە ئابووری ئێرانە هەیە ئەو بۆچوونەیەکە پێیان وایە سیستمی دەسەڵاتی ئێران پێی وایە کە ئابووری ئەبێ لە دەست دەوڵەتا بێت و هەر ئەمە بۆتە هۆی ئەوە کە گوشارێکی زۆر گەورە لەسەر کەرتی تایبەت دروست ببێت لەباری یاساییەوە بە هەزاران لەمپەر لەسەر ڕێی کەرتی تایبەتە و دیارە زۆر بە ئاسانی هەر جۆرە گوشارێکی نێودەوڵەتی شەتوانێ ئەوەندەی کە لەسەر ئێران ئەو لەسەر ئابووری کەرتی تایبەتی ئێران و گوشارانە دروست بکە. بەداخەوە کەرتی تایبەتی ئێران زۆر لاوازە و هەر جۆرە بڕیارێکی ئێرانیش لەگەڵ ئەوەیە کە ئەو ئابلۆقە گەورە نێودەوڵەتیە دروستە بێ هیچ ئاسانکاریەک بۆ کەرتی تایبەتیش تا ئێستا نەکراوە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ ئاستەنگی زۆرتر لەبەر دەم کەرتی تایبەتە دروستە بێ. هەر ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئێران لەو دەرفەتە ئیستفادە ناتوانێت بکە کە کەرتی تایبەت لە وەختی تنگانەیە ئەتوانێت ئابووریەک ببوژێنێتەوە چۆن ئینسان بە ئام ئەتوانێت لە کاتێکا کە ئاستەنگ دروست دەبێت بیری زۆرتر بکاتەوە هەوڵی باشتر بە و ڕێگە چارەی باشتر بدۆزێتەوە. بەڵام بەداخەوە سیستمی ئێرانە کەرتی تایبەتی یەکسەر بەستۆتەوە و تاوەکو ئێستاش ئەو ئازادیەی نەداوە بە کەرتی تایبەت کە بتوانێت جێپێی خۆی نیشان بات و ڕێکارەکانی خۆی نیشان بات بۆ دەربازبوون لەو قەیرانە. بەداخەوە زۆرتر بووە تەنگەژەکان کەمتر نەبووتەوە. بەڵێ زۆر سپاس محەممەی مەحمودی شارەزای ئابووری زۆر سپاس کە لە شاری بادن ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمان ئامادە بوون. هەر لە ئێران و لەسەر پرسی هەناردەی نەوتی ئێران ئەمێنینەوە بەهۆی سزاکانی ئەمریکاوە هەناردەی نەوتی ئێران بۆ چین دابەزینی زۆری بەخۆیەوە بینیوە. بەپێی داتاکانی کۆمپانیای کەیپلەر بۆ ڕۆژانە 700,000 بەرمیل دابەزیوە. ماوەی ڕابردوو ئەمریکا سزای خستە سەر ئەو کۆمپانیا و نەوت هەڵگرانەی نەوتی سزادراوی ئێرانیان نەگواستەوە و ئەوە هۆکاری دابەزینی هەناردەی نەوتی ئێرانە بۆ چین و دۆناڵد ترامپ لە مانگی دوودا بڕیاری زۆرترین فشاری بۆ سەر ئێران ئیمزا کردووە و هەندێک لە ئابووری ناسانیش پێشبینیەکەن ئەم ساڵ بۆ ئابووری ئێران ساڵێکی ئاسان نابێت. ئاژانسی بلومبەرگ لە راپۆرتێکدا باس لەوە دەکات ئەو سزایانەی ئەمریکا خستوێتیە سەر ئەو کۆمپانیا و نەوت هەڵگرانی نەوتی ئێرانیان گواستوتەوە ئاستەنگی بۆ هەناردەی نەوتی ئێران بۆ چین دروست کردووە. بلومبەرگ لە زاری چەند بەڕێوبەری پاڵاوگەکان لە چین کە کڕیاری بەشێکی زۆری نەوتی هەناردەکراوی ئێرانن نووسیوێتی ماوەی چەند هەفتەیەکە بارکردنی نەوت لەلایەن فرۆشیارەوە ڕوبەڕووی ئاستەنگ بووەتەوە. داتاکانی پێیوەست بە بەدواداچوونی نەوت هەڵگرەکانیش ئەوە پشتڕاست دەکەنەوە و بەپێی ئەو داتایانە هەرچەندە ئێران لە هەوڵدایە پشکەکەی لە هەناردەکردنی نەوت بە جێگیری بهێڵێتەوە بەڵام قەبارەی ئەو نەوتەی ناردوویەتی بۆ بەندەرەکانی چین لە مانگی یەکی ئەم ساڵەوە بەراورد بە مانگەکانی پێشووتر دابەزینێکی زۆری بەخۆیەوە بینیوە. لە سەرەتای پاییزی ساڵی ڕابردووەوە ئەمریکا سزای زیاتری خستووەتە سەر ئەو نەوت هەڵگرانەی کە ڕۆڵیان هەبووە لە گواستنەوەی نەوتی ئێران و بەهۆیەوە هەناردەی نەوتی تاران بۆ بەندەرەکانی چین لە 1.7 ملیۆن بەرمیل لە وەرزی هاویندا بۆ 1.3 ملیۆن بەرمیل لە پاییزدا دابەزیوە و هەتا ئێستاش لە دابەزین بەردەوامە. بە گوێرەی کۆمپانیای ڤۆرتێکسا لە دوو مانگی ڕابردوودا ئێران ڕۆژانە نزیکەی 1 ملیۆن بەرمیل نەوتی بۆ چین هەناردە کردووە بەڵام بەپێی داتاکانی کۆمپانیای کەیپلەر ڕۆژانە 700,000 بەرمیل بووە. ڕۆژی 6 شوبات لە یەکەم ڕێکارەکانی دژ بە ئێران لە کابینەی دووەمی ترامپدا ئەمریکا سزای دارایی بەسەر تۆڕێکی نێودەوڵەتیدا سەپاند کە تاوانبار کرابوون بە گواستنەوەی نەوتی ئێران بۆ چین. هەروەها ترامپ بڕیاری زۆرترین فشاری دژ بە ئێران ئیمزا کردووە کە لە ئەگەری جێبەجێکردنی ئامانج لەی سفرکردنەوەی هەناردەی نەوتی ئێرانە.
ئاژانسی ڕۆیتەرزیش لە راپۆرتێکدا باسی لەوە کردووە کە ئەگەری هەیە ئەمریکا پلانێک ئامادە بکات بۆ ڕاگرتن و پشکنینی ئەو نەوت هەڵگرانەی لە ئاوە نێودەوڵەتیەکاندا نەوتی ئێران دەگوازنەوە و پێشنیاری ڕێکەوتنێکی جیهانی بکات بۆ ئەو بابەتە. لە ئێرانەوە ئەچینە چین لەو کاتەوە کە چین ئەپلیکیشنی زیرەکی دەستکردی دیپسیکی خستوەتە ڕوو و لە دوای ئەو پێشکەوتنە کە ئەپلیکیشنەکە تۆماری کرد ئەو تێڕوانینە نەما کە سەبارەت بە کۆمپانیا چینیەکان هەبوو ئەوە کە پێیان وابوو ناتوانن بگەنە ئاستی کۆمپانیا ئەمریکیەکان. بۆیە لە ماوەی ئەم ساڵا کۆمپانیاکانی تەکنەلۆژیای چین گەشەیەکی زۆر باشیان تۆمار کردووە و لە ڕووی گەشەکردنەوە تەنانەت کۆمپانیا زەبەلەحەکانی ئەمریکایان تێپەڕاندووە و پێچێت کە سەرنجی بۆ بەرهێنەرانیان بۆ لای خۆیان ڕاکێشابێت. بەهای بازاری کۆمپانیاکانی تەکنەلۆژیای چین لەم ساڵدا 439 میلیارد دلار بەرز بووتەوە و پێش کێبەرکێکارە ئەمریکیەکان کەوتونەوە کە دەرفەتی گەشەکردنیان هەیە. بە گوێرەی داتاکان حەوت گەورە کۆمپانیای چینی لەوانە هۆڵدینگی ئەلیبابا و تێنسنت کە بانکی سەوسیەتی جەنەرال بە حەوت تایتان ناوزەدی کردوون زیاتر لە 140 گەشەیان کردووە لە بەرامبەردا حەوت کۆمپانیای ئەمریکا لەوانە ئەپڵ، ئێنڤیدیا، مایکرۆسافت، ئالفابێت، ئەمازۆن، مێتا و تێسلا نزیکەی لە 100 دابەزینیان تۆمار کردووە. بینینی و بارودۆخە لە وۆڵ ستریت جورنال ئاستەم بوو سەرەتای ساڵی 2025 پێنوێنی ناسداک ئاستێکی پێوانەی تۆمار کرد لە کاتێکدا کە پشکەکانی چین هێشتا بربەستی چاودێری و بەکاربردنی لاوازیان لە بەردەم بوو تا ئەو کاتەی زیرەکیە دەستکردە چینیەکە دیپسیک لە ئانوساتێکدا ئەو تێڕوانینەی نەهێشت کە چین دەیان ساڵی پێدەچێت هەتا لە ڕووی زیرەکی دەستکردەوە بگاتە ئاستی پێشکەوتنەکانی ئەمریکا. پشکەکانی تەکنەلۆژیای چین بەردەوام لە بەرزبوونەوەدان و بەو هۆیەوە ئەوانەی ڕەشبین بوون ئێستا گەشبینن. بەرزبوونەوەی بەهای پشکەکان بە تایبەت لە دوای ڕاگەیاندنی پلانێک لەلایەن پەکینەوە بۆ پشگیریکردنی کۆمپانیاکانی تەکنەلۆژیا و ئامرازەکانی زیرەکی دەستکرد خێراتر بووە. حەوت کۆمپانیا چینیەکە شاومی، BYD، SMIC، JD.com، NetEase و ئەلیبابا و تێنسنت لەخۆ دەگرێت. پێنوێنی تەکنەلۆژیای هەنگسێنگ ڕۆژی 7 ئازار زیاتر لە 100 بەرز بووتەوە و لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا لە 100 گەشەی تۆمار کردووە بەڵام هێشتا لە 104 کەمترە لەو ئاستە پێوانەیەی ساڵی 2021 بەخۆیەوە بینیوە. لە ئێستادا ئاستەنگ بۆ گەشەی بەردەوامی کۆمپانیا ئەمریکیەکان بە پێشەنگی ئێنڤیدیا دروست بووە و بەرزبوونەوەی گەشبینیەکان دەربارەی چین ئەو تێڕوانینەی نەهێشتووە کە بازاڕەکانی چین ناتوانن ڕکابەری کۆمپانیا ئەمریکیەکان بکەن و هەندێک لە ئابووری ناسان پێیان وایە دەکرێت بژاردەیەکی باش بن بۆوە بەرهێنان. بە یارمەتی هاوکارانم گرنگترین هەواڵابووریەکانم پێشکەشکردن دیسانەوە ڕۆژی جلی کوردی لە هەموو ئەوانەکە کوردی وێژ و کوردی پۆشن پیرۆزەکەم هیوادارم کە ڕۆژێکی باشتان برد بێتە سەر و کات بخۆش.